بەڵێم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەر چاوان هاوڕێنی بەڕێز هەر هەمووتان لە خۆشیدا بن ئەو هاوڕێنەی لەسەر خەتن تکایە شتێکمان بۆ بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نە وا دیارە ئەو پەخشەمان لە پڕەوە ئەنجامدا بەبێ بەرنامەی پێشوەخت لەبەر ئەوەی لە پڕەوە زانیمان ئەمڕۆکە پرۆژەکە دەچێت پەرلەمانی تورکیا باس لە پرۆژەی چارەسەری دەکەین پرۆژەی چارەسەری و قسەی تایبەتمان دەبێ لەسەری ئەوە بووە شاریش پرۆژەی چارەسەری قسەی تایبەتمان دەبێ لەسەری بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێنی بەڕێز هەمووتان لە خۆشی و شادیدا بن هیوادارم باش بن تکایە شتێکمان بۆ بنووسن دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە یان نە تاوەکو بتوانین بە ڕێک و پێچی دەست بە پەخشەکەمان بکەین بەخێر بێن سەر و سەر چاوم ئەوانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن و یانیش لەسەر تویتر هاواڵێن و لەسەر فێسبوک و لەسەر تویترێ لەمە دەمەزین لە کرەماخۆ وەرن سەر کەناڵە یوتوب یا هیوا خۆشناو ناوێ من نەهاچەوە هاتی نویساندن وسا لەسەر کەناڵی یوتوب بنویسن و مە ببینن ئەم بەحسە بویەرێکی گرنگ دەکەین ئەو بویەر باندۆرا خوا لەسەر هەر چار پارچێ کوردستانی دەبە هەگەرکو سەرکەوێ و هەگەرکو شکست جی بینێ دیسا باندۆرا خۆ لەسەر هەر چار پارچێ کوردستانی دەبێت بەخێر بە سەر و سەر چاوم زۆر سوپاسدانەکەم هەر بژین نیو فریدۆم کاک کارزان بەخێر بێن سەر و سەر چاوم هاوڕێنی دیکە بەخێر بێن سەر و سەر چاوان بەڵێ ئەوانەی لەسەر فێسبوک تەماشامان دەکەن تکایە وەرنە سەر کەناڵی یوتوب تاوەکو بتوانین پەخشەکە بەڕێک و پێچی بەڕێوە ببین ئەمڕۆکە باس لە چی دەکەین باس لە قۆناغێک دەکەین کە دەسەڵاتدارانی تورکیا پێڵێن پرۆسەی بێتیرۆرکردنی تورکیا و کوردەکان پێی دەڵێن پرۆسەی ئاشتی و چارەسەری ویانیش بڵێن لاینگرانی میحوەری پەکەکە میحوەری ئۆجەلان وای پێ دەڵێن ئەو پرۆسەیە لە پاییزی 2024دا دەستی پێکرد لە ماوەی ساڵانی 2025-2026دا بە قۆناغەکانی ئاسایش دیالۆگی سیاسی و ئامادەکاریە سیاسیەکاندا تێپەڕی لەم پرۆسەیەدا و دیدارەکانی دەوڵەت و هەم دیدارەکانی پارتی دەم لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمرالی بەردەوام بوون لەگەڵ ئەو ڕاگەیاندراوەی کە لەلایەن دەستەی بەڕێوەبەرایەتی پەکەکەوە بڵاوکرایەوە کاریگەری خۆی زیاتر نیشاندا دەستپێکردنی لە تشرینی یەکەمی 2024دا دەستپێکردنی مشتومڕێکی سیاسی نوێ لە ڕێگەی بانگەوازیەکانی دەوڵەت باخچەلی کە هاوپەیمانی کۆماری پێدەوترێت یعنی فراکسیۆنێکە لەناو هاوپەیمانی کۆماردا کە دەوڵەت باخچەلی و ئەردۆغان سەرۆکایەتی دەکەن و یانیش مەهاپە و ئاکپارتی سەرۆکایەتی دەکەن یەکەمین جار لە لای ئەوەوە بانگەوازیەک هات بەڵام 3 مانگ بەرلەوە من لەو کەناڵەدا بە تەنیا لەو کەناڵەدا لە هیچ کەناڵێکی کەدا تەنانەت کەناڵی ئەلمۆنیتۆریش 15 ڕۆژ دوای من باسی لەمە کرد من یەکەمین جار بە وەرگرتنی چەند زانیاریەک لە سەرچاوەکانی شاخدا ئەوم بەدەست کەوت کە پرۆسەیەک لە ئارادایە واتە لە نێوان ئۆجەلان و دەوڵەتدا دیدارێک هەیە ئەو دیدارە گەشتۆتە قۆناغێکی تروبکەی خۆی و ئەو دیدارانە لە نێوان ئۆجەلان و دەوڵەتدا لەگەڵ شاخ بەشکراون و یاریش قسەی لەسەرکراوە و لەوێدا گفتوگۆ هەندێک زار گفتوگۆی نەرم هەندێک زار گفتوگۆی تون هاتوونەتە ئاراوە و دوای ئەوە تەماشامان کرد دەوڵەت باخچەلی لە ژووری پەرلەمانی تایبەت بە حیزبەکەیدا مەهاپە قسەی کرد باسی لە تێڕوانینێکی نوێ کرد بۆ چارەسەرکردنی کێشەکان لەسەر دوو بنەمای چەکدانانی پەکەکەوە لەسەر بنەمای هەڵوەشانەوەی پەکەکە بانگەوازیەکی ئاراستەی ئۆجەلان کرد و لە هەمان کاتدا تەماشامان کرد دوای ئەوە دیدارێک
لە نێوان دەم پارتی و عەبدوڵڵا ئۆجەلان لە کۆتایی 2024 سەرەتای 2025دا هاتە ئاراوە و پاشان تەماشامان کرد لە بەهاری 2025دا ڕاگەیاندنی پەیامەکانی ئۆجەلان بەڕای گشتی دەرخران کە داوای کرد پەکەکە چەکەکانی دابنێ و لە ئایاری 2025دا پەکەکە کۆنگرەی خۆی ئەنجامداوە لەوێدا هەڵۆشانەوەی حیزبەکەی خۆی ڕاگەیاند ئەمە وەکو یەکێک لە وەرچەرخاندنە گرنگەکان بوو لە کۆتایی 2025 و سەرەتایی 2026دا ئەنجامدانی کاری تەکنیکیمان بینی لەسەر میکانیزمی چەکدانان پێگەی یاسای ئەندامانی ڕێکخراوەکە و پرۆسەکانی گەڕانەوەیان و لە تەمووزی 2026دا هەتاوەکو ئەمڕۆ ئامادەکاریەک دەکرێت کە پێی دەوترێت یاسای چوارچێوە واتە یاسایەکی گشتی و هەمەلایەنە و ڕیفۆرم نا بەڵام یاسایەکە کە دەرگا لە بەرامبەر یاسایەکانی دیکە دەکاتەوە ئەمڕۆکە ئەو یاسایە کە ماوەیەکە مشتومڕی لەسرە ئەمڕۆکە دەکەوێتە ژووری پەرلەمان و قسەی لەسەر دەکرێت وەڕەنگ بە ئێستاکە من لەناو ئەو پەخشەدامە قسەی لەسەر بکرێەوە ئەمە ئەنجامی چی دەبێ ئۆجەلان و دەوڵەت دوای 56 ڕۆژ کە دووبارە کەس ئۆجەلانی نەبینی دوای ئەوە لە پڕەوە وەفدێکی دەم پارتی ئۆجەلانی بینی 5 سەعات قسەیان کرد کەم نییە 5 سەعات کە دیدارەکانی ئۆجەلان زۆربیان 1 سەعاتن 5 سەعات قسەیان کرد وا دیارە وەفدێکی دەوڵەتیش لەوێ بووە و لەوێدا دیارە گەشتونەتە ئەنجامێک ئەمڕۆکە بەگشتی باس لەو بابەتە دەکەین و هەروەکو وتم ئەو بابەتە گرنگیەکی تایبەتی خۆی هەیە ئەگەر سەرکەوێ و ئەگەر شکستیش بێنێ گرنگیەکی تایبەت بخۆی هەیە بەڵام سەرەتا بەر لەوە بچینە ناو بابەتەکە داوا لە هاوڕێیانی سەر فێسبوک دەکەم و داوا سەر لە هاوڕێنی سەر ئیکس دەکەم تکایە ژوورەکە بەجێ بێڵن وەرنە سەر کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو گوێ لەو بابەتە گرنگە بگرن کە ڕەنگ بێ لە هەموو مێدیایەکدا بەو زمانە زەڵالە ئەو زانیاریانەتان پێنەگا و لە ئێستاوە ئەگەر پرسیارێکتان هەیە بینوسن لە دواییدا تەماشای دەکەم بەڵام تکایە پرسیار بێ نیشانەی پرسیار لەسەر دامەنێن ئەگەر دەتانەوێت کۆمنت بنووسن کۆمنتی خۆتان بنووسن بۆ چوونی خۆتان بنووسن بەڵام تکایە ئەگەر پرسیار نییە ئەگەر بەتەنیا کۆمنتە نیشانەی پرسیاری لەسەر دامەنێن بەڵێ هەروەکو باسمان کرد لە سەرەتای پرۆسەکەدا بە لێدوانێکی باخچەلیمان بینی کە داوای چەکدانانی تەواوەتی و هەڵوەشانەوەی پەکەکەی کرد و ڕەجەب تەیب ئەردۆغان لە زۆرێک لە وتارەکانیدا ئاماژەی بەوە کردبوو کە مەرجی سەرەکی پرۆسەکە کۆتایی هێنانی تەواوەتی تێرۆرە نۆمان قورتوڵموش واتە سەرۆکی پەرلەمان لە هاوینی 2026دا پەیوەندی لەگەڵ پارتەکاندا ئەنجامدا سەبارەت بە ڕێخستنی یاسایی و لە ڕێگای شاندەکانی پارتی دەمەوە پەیام ئۆجەلان ئەو پەیامانەی بڵاوکردنەوە کە پێویستە قۆناغی چەکداری کۆتایی پێبێت و چارەسەری سیاسی بێتە پێشەوە لە دیدارەکانی ساڵی 2026دا لە مێدیاکاندا بڵاوکرایەوە کە ئۆجەلان یاسای چوارچێوەی کە بڕیارە دەربچێت بە هەنگاوێکی گرنگ و پێشوەچوونێکی پرۆسەکە هەڵسەنگاندووە باس لەمە دەکەین و لەمەدا باز دەکەین کە ئۆجەلان تەعویزێکی داوە دەوڵەت هیچ تەعویزێکی داوەیان نەداوە لە کۆتاییدا ئەوەی کە ئەو چوارچێوە یاساییە زیاتر بە داخوازی دەوڵەت تێیدا ڕنگ دەداتەوە یانیش داخوازی پەکەکە و ئۆجەلان تێیدا ڕنگ دەداتەوە و سەبارەت بە قەندیلیش لە ساڵی 2025دا بڕیاری هەڵوەشانەوە و کۆتایی هێنان بە خەباتی چەکداری ڕاگەێنرا و 30 کەس 30 پارچە چەکیان لە نزیکی شاری سلێمانی لە ڕێوەڕەسمێکی سمبۆلیکدا سووتاندن و ئەمانە زیاتر هەنگاوێک بوون بۆ قازانجکردنی متمانە لە نێوان لایەنەکاندا و پەکەکە بەردەوام باس لە
باسی لە خێراکردنی پرۆسەکە کردووە هەتاوەکو ئێستا کە پرۆسەکە لە چ قۆناگدایە ئێستا کە خاڵی سەرەکی تەرکیز بریتە لەوەی یاسای چوارچێوە وەی کە بڕیارە ئەمڕۆکە لە پەرلەمانی تورکیا قسەی لەسەر بکرێت و بخوێنرێتەوە بڕیاری لەسەر بدرێ و دەربچێ ئەمە چۆن دەبێت مەبەست لەم یاسای دیاری کرده ئەوەیە کە پرۆسە یاسایەکە چۆن دوای هەڵوەشانەوەی پێکاتە چەکداریەکە بەڕێوە دەچێت هەتاوەکو ئێستا ئێمە یاسای چوارچێوە یاساکەمان نەبینیوە هیچ کەسیش نەیبینیوە کە بە ئاشکرا بڵێ من بینیومە بەڵام ئێمە دەبێ ئەگەر بە تەندروستیانە بیر بکەینەوە جگە لە ئۆجەلان و بێگومان دەوڵەت باخچەلی و ماهەپە ئەوە گروپە تەکنیکیەکەی کە دیدارەکان ساز دەکا واتە سکرتێرەکانی ئۆجەلان ئەو هاوڕێنی کە لە زیندان لەگەڵی دانا و لە هەمان کاتدا وەفدی دەم پارتی و لەگەڵ ئەو گروپە تەکنیکیە کە بەشی زۆریان گروپێکی ئیستیخباراتین سەر بە دەوڵەتە ئەمانەی کە دیدارەکان ساز دەکەن ئەمانە ئاگدارن بەڵام لە هەمان کاتدا ڕەنگ بێ لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا لە پەرلەمانی تورکیادا دوو سێلایەنەکە بەتایبەتی سێلایەنە گرنگەکە لە ناوخۆیاندا ئەو پرۆژە یاساییان واسە چوارچێوە یاسایان گفتوگۆ کردبێ بۆ ڕنگ بێ ئەوانە بە تایبەت سەرەتا گفتوگویان کردبێ و دیارە نەدەوڵەت نەپەکەکە نایهەوێ لە کاتی گفتوگۆکردنی گشتیدا لە پەرلەمانی تورکیادا بەرچاوی کامێرەکاندا هەندێک ئەندام یاخی ببن شتی جیاواز دەرببڕن و یانیش دەنگی پێنەدەن ڕنگ بێ بۆ ئەوە ببێ چونکە ئێمە دەزانین هەم لە ناو ئاک پارتی دەنگی نەشاس هەنا هەم لە ناو مەهاپەڕنگ بێ دەنگی نەشاس من لە ناو کوردەکانیشدا دەنگی نەشاس هەن ئەو دەنگانە زۆرە نەخێت دەنگی زۆر کە من بەڵام هەن ناتوانانی بڵێ نییە و هەندێکیان دەری دەبڕن هەندێکیان دەری ناڕن هەندێکیان بە شێوازی دیکە دەری دەبڕن لە دواییدا باستە و وردەکاریانە دەکەین و دیارە بە پێی دەوڵەت ئامانج ئەوەیە پێشنیارەکە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت و پێش پشووی هاوینەی پەرلەمان گفتوگۆی لەسەر بکرێت چونکە چەند ڕۆژی دیکە پەرلەمان دەچێتە ناو پشووی هاوینەوە دادەخرێ بە گشتی کار ناکە هەر لە بۆ هەندێک دەبێ ئەوە ئەمڕۆ بچێتە پەرلەمان و قسەی لەسەر بکرێت و دەبێت تا ناوەڕاستی مانگی ئاب ئەمە ببێت بە یاسا بەڵام ئەم نەخشە کاتیە بەندە بەڕێکەوتنی سیاسی و بەرنامەی کاری پەرلەمان هێشتا ئێمە نازانین کە پەرلەمان ئەمڕۆکە چ بڕیارێک ئەدا ئەوەی کە لە مێدیاکاندا دزەی کردووە باز دەکرێت لە کوالیسەکاندا یعنی زانیاریەکانی پشت پەردەدا زیاتر باز دەکرێت بریتین لەوەی کە ڕەشنووسەکە کۆمەڵێک تەوەرە لە خۆ دەگرێت و ئەو تەوەرانە زیاتر ئەو تەوەرانن کە دەوڵەت دەیەوێ یەک دیاریکردنی ڕێکارە یاساییەکان بۆ ئەو ئەندامانەی ڕێکخراوەکە کە چەک داتن ئەمەیان یەک پاشان جیاکردنەوەی نێوان تاوانە قورسەکان بۆ نمونە کوشتنی بەعەمقەست و ئەشکەنجە لەگەڵ تاوانەکانی دیکە واتە ئەمە خاڵی دووەمین پێمان دەڵێ ئەمە هەر کەسێک ناگرێتەوە دەوڵەت کۆمەڵێک کاتەگۆری سازکردونەوە ئەم کاتەگۆریە بە پێی داخوازیەکانی ئۆجەلان و پەکەکە نەبووە ئۆجەلان و پەکەکە و دەمپارتی لە سەرەتاوە باسییان لەوە کردووە کە ئەو پرۆسەیە دەبێ هەموو کەس بگرێتەوە بەڵام دیارە دەوڵەت نایەوێ هەموو کەس بگرێتەوە ئەوە واتای ئەوە نییە کە لە ئایندەدا هەموو کەس ناگرێتەوە بەڵام ئێستا کە دەوڵەت کاتەگۆری زیێکی ساز کردووە لە ژێرناوی ئەوانەی کە کوشتنیان کردووە و تاوانی دیکەیان ئەنجامداوە ئەوانەی ئەنجامیان نەداوە دوو کاتەگۆری ساز دەکە بەڕێوەبەرەکانی سەرو لە شاخ دەهێڵیتەوە لەم قۆناغەدا و ئەوانی دیکە دەرگیان لە پێش دەکاتەوە کە بێنەوە ناو تورکیا پاشان کە دێنەوە ناو تورکیا چی ڕۆدا کە دێنە ناو تورکیا ڕۆبەڕووی خاڵی سێم دەبنەوە ئەویش دابینکردنی میکانیزمی ئازادکردنی مەرزدار و دووبارە گونجاندنەوە لەگەڵ کۆمەڵگا بۆ هەندێک کەس
و دوای ئەوە خاڵی چوارەم دەست پێ دەکات پێکهێنانی دەستە یان کۆمیسیۆنێک بۆ چاودێریکردن و هەماهەنگی پرۆسەکە واتە قۆناغ بە قۆناغ شتێک دەست پێ دەکات بەڵام ئەمڕۆکە ئیعلان دەکرێت و داوای لێبوردن دەکەم لەوانەی کە دەیانگوت ئەم پرۆسێ بە هیچ شێوەیەک سەرناگرێ هەندێکیان لە سەرەتادا دەیانگوت پەکەکە شوێ قبول نییە ئەمانە هەر هەمویان تو ئەمڕۆکە تووشی نائومێدیەک دەبن داوای لێبوردنەکەم بەڵام سەری خۆیان لە دیوار ئەدەن لەبەر ئەوەی کە پێشتر بە شێوەیەکی واقع بینانە پەکەکەیان نەخوێندوتەوە ڕێکخراوی ئۆجەلانیان نەخوێندوتەوە لی تێنەگەیشتونە هەتاوەکو ئێستاش هەر ئەندامێکی پەکەکە بە ئۆجەلان دەست بە قسەکانی دەکەوت بە ئۆجەلانیش کۆتایی پێدێنێ هەرواش دەبێت چونکە ڕێگایەکی دیکە لە ئارادانێ سۆسیۆلۆژیای ئەم ڕێکخراوە بەو شێوەیە خاڵی پێنجەم جێبەجێکردنی ڕێکخستنەکە بۆ ماوەیەکی دیاریکرا و ئەگەری درێژکردنەوەی لە کاتی پێویستە یعنی تەماشاکە قۆناغەکە دەست پێ دەکا و قۆناغەکە قۆناغ بە قۆناغەوە لە هەمان کە دەکراوەیە خاڵی پێنجەم باس لە کراوەیی دەکەم هەندێک شت ئەمڕۆ ئیعلان دەکرێن زۆر کە من ئەمانە و هەندێک شتیش ڕادەست پێدرێن بە کات لە بۆ ئایندەدا ئەمە مانای ئەوەیە لێرەدا دوو خاڵی گرنگ هەنە هیچ ڕێخستنەوەیەک سەبارەت بە پێدانی پێگەیەکی یاسایی نوێ بە ئۆجەلان لە ئارادا نییە ئەوە پێشتر مەرجی مطلقی پەکەکە و ئۆجەلان بوون ئێمە دەزانین دەوڵەت لەوەدا تەعویزی نەداوە ئێستاکە تەعویزی نەداوە ئەوەش چونکە ئەمە دەوڵەت نایهەوێ ئێستاکە ئەمانە هەمویان بخاتە ڕۆژە چونکە لە ناو دەوڵەتدا دەسەڵاتداران بڕیار دەدەن دەسەڵاتداران چێن ئەمانەی کە لە ئایندەدا دەستنە هەڵبژاردن ئەمانەی کە بەرژەوەندی حیزبیان هەیە ئەمانەی کە بەرژەوەندی سیاسیان هەیە و ئێمە کۆمەڵگای تورکیا دەزانین و لە ناو تورکیادا لە ناو دەسەڵاتیشدا و لە ناو بیرۆکراسیشدا ئێمە دەزانین لە هەموو قۆناغەکاندا خەڵکانێک هەبوونە کە حەزیان لە پرۆسەیەکی وەها نەبووە لە بۆ هەندێک دەوڵەت و دەسەڵاتدار حسابی ئەوە دەکەن ئێستاکە هیچ پێگەیەکی یاسایی نوێ بە ئۆجەلان نادەن نییە لەوانەیە ئۆجەلان لە پێناوی هەندێک تەعویزی دیکە لە ڕووی کردداریەوە وەک بەشداریکردنی بێمەرج لە میدیاکاندا ڕازی بوو بێ بەوە کە دەبێت دەرگای لە بەرامبەردا بکرێتەوە لە ڕووی کردداریدا هیچ ئاستەنگێکی لە پێشدا نەبێ بتوانێت خەڵک ببینێ و بتوانێت بەشداری بکە لە هەندێک میدیادا ڕنگ بێ لە بەرامبەر ئەوەی قبول کردبێ خۆی تایبەتمەندیەکی ئۆجەلان هەیە ئەو کەسانەی کە لە قەندیلیش بەرپرسیارەکان سەبارەت بە قۆناغە پێشتر قسەیان کردو بەردەوام گوتویانە ئۆجەلان هەتا دوایی لەسەر خاڵێک ئیسرار ناکە باڵکو باسی دەکا و ئەگەر نەهاتە دی بەردەوام دەکات دەرگایەکە بە کراوەی دەهێڵێ دەرگایەکە بەکراوەی دێڵێ و ئێمە لە هەموو پرۆسەکاندا بینی ومانە کە تەکتیکەکانی ئۆجەلان لە موزاکەڕاتدا بەو شێوە بوونە بە هیچ شێوەیەک هەموو شتێک لە سەرەتادا داوا ناکە دەرگاکە دەکاتەوە هەندێک جار هیچ شتێک داوا ناکە هەندێک جار کەم شت داوا دەکا و دوایی پەیدا بەپەیدا بە پێی کات بە پێی هەڵومەرج بە پێی پراگماتیزم داخوازیەکانی خۆی دێنیتە دی ئەمە سەبارەت بە ئۆجەلان پاشان سەبارەت بە ڕێکخراوەکە هیچ بڕگەیە کە سیفەتی لێبوردنی گشتی تێدا هەبێت لە بەرچاو نەگیراوە خۆی لە خۆیدا پەکەکەش پێشتر نەیویستووە داوای نەکردووە کە لێبورینی گشتی لە بۆ دەربخرێ داوای کردووە داواشی نەکردووە بۆ داوای نەکردووە لەبەر ئەوەی پەکەکەش ئێستاکە لە ژێر گوشارێکی زۆر گەورەدایە لە سۆسیال مێدیادا لەلایەن ئەمانەی کە ڕازینی پاشان باز دەکەم ئەمانەی ڕازین چێن چ ماسکێک لەسەری خۆیان دەدەنێن بۆ ئەو ماسکێک لەسەری خۆیان دادێن بۆیە پێکەش پێشترویتوێتی خۆی لە خۆیدا ئێمە داوای لێبوردن ناکەین ئێمە شتێکی هەڵەمان نەکردووە ئێمە کارمان بۆ ناسنامەی خۆمان کردووە ئێمە لە بەرامبەر زوڵم ڕاپەڕیون ئێستا کەش دەمانەوێت بە سەربەرزیەوە کۆتایی بە قۆناغەکە بین بگەڕینەوە بەڵام نەگەڕانەوەیەکی بەو شێوەیە هەیە وەنە لێبوردنێکی گشتی هەیە
بەگشتی یاسایەک نییە جارێ لەو شێوێ. ئەم خاڵانەی کە هێشتا نەبوونەتە بڕگەی یاسایی چەسپاو، بەڵام ئەکرێ ببنێەوە ئەگەری گۆڕانکاریان لە کاتی گفتوگۆکانی پەرلەماندا هەیە، ئەمانە بوو. لێرەدا بە بینە سەر هەڵسەنگاندنەکان. سێ لێکدانەوەمان هەیە بە زۆری، بەشی زۆری، یعنی لێرەدا باسی لێکدانەوەی هەندێک کەس ناکەین، هەندێک کەسی سربەخۆی ئەکادیمی و یاسایی وە شارەزار لە بابەتەکە کە زانان لەو بابەتە باس لەوان ناکێ، بەڵام بەگشتی گروپە زۆرینەکان سێ گروپن. یەک ئەوانەی لەگەڵیدان بەپێ قەید و شەرت، ئەمانە لایەنگری بزوتنەوەکەن، لایەنگری میحوەڕی پەکەکەن و یانیش لایەنگری میحوەڕی ئاپۆچیتین. ئەمانە بەبێ قەید و شەرت ئەڵێن هەرچی سەرۆک گوتی ئەمە ڕاستە و ئەوە تەواو لەگەڵی دەڕۆن، لەگەڵی دانا. و ئەوانەی لەگەڵی دانین ئەوانە دوو گروپ، جەماعەتێکیان ئەتوانین ناویان لێ بکەین جەماعەتی کوردایەتی ئایدیال، یعنی کوردایەتێکی ئایدیالیان دەبێت، کوردایەتێکی بێتەپۆتۆس، کوردایەتێک کە داوای هەرچۆن پارچەی کوردستان دەکە، دژی لۆزانە، لایەنگری یەکگرتنەوەیە، هیچ داویزێک نادا، هەموو شتێک بە خیانەت و بە بێشەڕەفی و بە بێناموسی و بە هەڵاتن و شکست لە قەڵەم دەدا و هیچ خوێندنەوەیەکی بۆ هەڵومەرجی ئێستای جیهاندا نییە. ئەو جەماعەتە زیاتر جەماعەتێکن قسە دەکەن، لە کرداردا ئەمەیان نییە و ئەمانە بەرپرسیارەتی هەڵناگرنە ئەستۆ، ڕێکخراوەکان بەرپرسیارەتی هەڵدەگرنە ئەستۆ. جیاوازی ئەوانەی کەسێک کە لەسەر سۆسیال میدیا لە هەولێر قسە دەکا و یانیش لە بەرلین و لە بروکسل و لە ئەمستەردام و لە لەندەن قسە دەکا، لەگەڵ ئەو کەسەی کە بەرپرسیارە ڕێکخستنی هەیە و هەندێک بەرپرسیارەتی لەسرە لەمەدایە. ئەوەی کە لەسەر سۆسیال میدیا قسە دەکا قاتی لەسەر قاز داناوە، هەموو شتێکی دیکە ڕەت دەکاتەوە، فشە بە هەموو شتێک دەکا، هیچ بەرپرسیارەتێک هەڵناگرێتە ئەستۆ و تەقەی سەری دێ ئەو نەتەوەیە 100 ساڵی دیکە چی بەسەر دێ، چی بەسەر نایە، چ بەدەستدێنی چ بەدەست ناهێنی، لەگەڵ ئەوەی کە ڕێکخراوی هەیە و تێکۆشانی کردووە، شەهیدی هەیە بە حیسابێک لە بەوانە دەکا، بەڵام لە هەمان کاتدا ئەڵێ کاکە ئێمە 40 ساڵ 50 ساڵ بەر لە ئێستا لە هەڵومەرجێکدا کۆمەڵێک داواکاریمان هەبوو، ئەمانە هیچیان جێبەجێ نەکراون و ئەمڕۆکە دەبێ هەڵومەرجێکی دیکەی دنیا لە ئارادایە، دەبێ ئێمە سیاسەتێکی پراگماتیستیانەمان هەبێ و خۆمان لەگەڵ واقعیەتەکەدا بگونجین. ئەمە جیاوازی نێوان ئەو دوولایەنە، بەڵام لەناو لایەنی دووەم، یعنی ئەمانەی کە لەگەڵ دانین، لەگەڵ پرۆسەکە دانین، کەسانێک چەند کە پێیان وایە چارەسەری شتێکی باشە، بەڵام ئەم پرۆسێ ئەنجام وەرناگری، واتە هەمویان نەخێنن ناو یەک کاتەگۆڕی. هەندێک کەسێ لەگەڵیدایە پێی وایە کە چەکدانان چەک هەڵگرتن سوودی نییە، شەڕی چەکداری سوودی نییە، داخوازی دروشمی قەبە و زل و زەبەلا هیچ سوودی نییە. ئەمڕۆ دەبێ ئێمە لەگەڵ واقعیەتەکە خۆدا خۆمان بگونجێنین، بەڵام ئەم پرۆسەیە ئەنجام وەرناگری وە لەناو ئەمەدا کۆمەڵێک ڕەخنەیان هەیە، ئەمانە دەبێ جیا بکرێنەوە. بەڵام بەگشتی بەڕای من هەر سێلا کەم و کورتیان هەیە، چونکە ئەوە یەک ئەو پرۆسەی چارەسەری نییە، لەو ڕوانگەیەوە پرۆسەی چارەسەری نییە کە پرۆسەیەک نییە پەیوەندی بە پرسی کورد و مافەکانیەوە هەبێ، بە هیچ شێوەیەک ئەمە نییە، بە هیچ. ئێمە لە سەرەتەدا هیوامان دەخواست کە شتێکی وابێ، بەڵام لە ناوەڕاستی قۆناغەکەدا لە دوای 7 مانگدا تێپەڕبوونی کات بەسەر قۆناغەکەدا من بەخۆم چەندین جار لێرە باسم کردووە کە گومانم هەیە ئەو پرسە پەیوەندی بە پرسی کوردەوە هەبێ. ئەمە بە تەنیا پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەی پەکەکە هەیە کە 50 ساڵان لە ئارادایە و لە 20 ساڵی ڕابردوودا لە دەوری بازنەیەک دەسوڕێتەوە، جگە لە شەهید
جگە لە سووتان، جگە لە کاولکردن، وێرانکاری، پەنابەربوون و دڵشکاندن هیچی دیکەی لێ نەکەوتوتەوە، نە لە ڕووی پراکتیکی، نە لە ڕووی کردداریەوە هیچ هەنگاوێکی نوێ ناتوانانی بنێ. ئێستاکە ئەم قۆناغە بریتە لە چارەسەرکردنی ئەو پەکەکەیە. ئەوانەی دەیان هەوێ لەم قۆناغە تێبگەن بەڕای من تاقەمەرجێک بۆ ئەوەی لێ تێبگەن دەبێ قەناعەت بەوە بێن کە ئەمە پەیوەندی بە پرسی کوردە و مافەکانیەوە نیە، یەک دوو بەتەنیا پەیوەندی بە چارەسەرکردنی کێشەی پەکەکە هەیە کە 50 ساڵ بەر لە ئێستا دروست بووە و ئێستا 20 ساڵە لە دەوروبەری یەک بازنەدا دەسوڕێتەوە وەکو سیدەکە خۆی تکرار و دووبارە دەکاتەوە. لێرەشدا دوو ئامانجمان هەیە، دوو ئامانجی جیاواز، ئامانجی دەوڵەت هەیە و ئامانجی ئۆجەلان هەیە لە پاکتاوکردنی پەکێکەدا. لەناو دەوڵەتدا ئامانجی دەوڵەت باسەرەتا باس بکەین، ئەتوانی بڵێن دوو بەش. یەکەم بەشێکیان پێیان وایە دەبێت پەکەکە پاکتاو بکرێت بەهۆی ئەوەی کە مەترسیە لە بەرامبەر گەورەبوون و مانەوەی تورکیادا، بەڵام نابێ باس لە چارەسەرکردنی کێشەی کورد بکرێت و ئەمە کۆنسپتێکی بەتەنیە دەوڵەتی تورکیا و تورکیا نییە، ئەمە کۆنسپتێکی جیهانیە. گوێ لە لێدوانەکانی ترامپ بگرە، گوێ لە والیەکەی ترامپ بگرە، والیەکەی ڕۆژهەلاتی ناوەڕاستی ترامپ تۆماس باراک بگرە کە بەردەوام باس لە دەوڵەتی عوسمانی دەکا، باس لە سەردەمی پاشایەتی دەکا، باس لە تورکیای گەورە دەکا و باس لەوە دەکا کە دەبێ چەک لە دەستی ناوەندا بێ، دەبێ کوردەکان بخرێنە ئامێزی ناوەند واتە مەرکەز، واتە پایتەختەکان. ئەمە تەماشا دەکەین کۆنسپتێکی نێودەوڵەتیە و ئەمریکای لە پشتە، ناتۆی لە پشتە، حتا بەریتانیا لەمەدا کێشەیەکی نییە. ئەمانەی کێشیان لەگەڵ ئەمەدا هەیە، ئەویش لە بۆ بەرژەوەندی تەسکی خۆیان تەماشا دەکەین بەتەنیا ئیسرائیل، ئەویش لە بۆ هەندێک مەبەستی تاکتیکی نەک استراتیژی، هیچ استراتیژیەتێکی نییە بۆ ئەم کێشانە، بۆ کێشە ئەتنیکیەکە. گروپی دووەم لەناو دەوڵەتدا ئەڵێن هەر کەس دەزانێت پەکەکە دەرئەنجامی کێشەی کوردە، ئەگەر پەکەکە لەناو بچێ و کێشەکە کەم تا زۆر هەندێک چارەسەری بۆ نەدەزرێتەوە، ئەگەر چارەسەریەکان بچووکیش بن مەترسی بەردەوام دەبێت لەسەر تورکیادا. بەڵام ئەوە وەکوتم هەڵگیراوە، لە حاڵەتی ئێستادا هەڵگیراوە، لەناو فرێزەرەکەی، لەناو بوز دۆڵابیەکەی دەوڵەتدا هەڵگیراوە بۆ کاتێکی نادیار. وا دیارە دەوڵەت دەیەوێ تەماشا بکە سبەینێ چی ڕوەدا، ئایا دەکا ئەمە ناکە، ئەمەیان نازانی. ئەمە ئامانجی دەوڵەتە. ئامانجی ئۆزەلان چییە لە پاکتاوکردنی پەکەکەدا؟ ئۆزەلان دەزانێت کە پەکەکەیەک چەکی لەدەستدا بێ، ناگات بە هیچ شوێنێک، ناگات بە هیچ شوێنێک، نە پەکەکە و نە حیزبی دیموکرات و نێچێتی و نە پارتی تێگەی بە کلاشینکۆف جگە لە پرۆکسی بوون ناگەن بە هیچ شوێنێک و پرۆکسی بوونیش لە شێستەکانەوە هەتاوەکو ئێستا هیچی لە بۆ کورد لەگەڵ خۆیدا نەهێناوە. ئێمە لە دژی عەبدولکەریم قاسم پرۆکسی بووین، پرۆکسی ئێران و ئیسرائیل بووین. چیمان بەدەستهێنا؟ هیچ. شکستەکەی 1974مان بەدەستێنەوە نیە، 75مان بەدەستێن لە شەڕی عێراق و ئێراندا. ئێمە پرۆکسی نەبووین، بەڵێ بەرێ وەڵڵای ئێمە باوکی پرۆکسی بووین، ئێمە پرۆکسی ئێران بووین. چیمان بەدەستێنا؟ ئەنفال و حەلەبجەمان بەدەستێنا و لەو ماوەیەشدا بەردەوام هەوڵمانداوە پرۆکسی ئەملا و ئەولابی لە بەرامبەر بەغدا پرۆکسی تورکیا بین. چیمان بەدەستێنا؟ ئەنجامی ڕیفراندۆمەکە نیشانی داین. و ئێستاکە هەندێک کەس لە شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا هەر خەون بە پرۆکسی بوون دەبین، هیچ بەدەستدێنە سفر بەدەستدێنن. لە بۆ هەندێک ئۆجەلان لەمە گەشتووە بە چەک ناگەی بە هیچ شوێنێک، دەبێت کۆتایی پێبینیت، چونکە ئەمە مەترسێکی زۆر زۆر گەورە دروستەکە کە ڕێخستنە کوردیەکان لە ڕێخستنێکی ئازادی خواز و شۆڕژگێر ببنە ڕێخستنێکی پرۆکسی، ئەگەر نەبنە ڕێخستنێکی پرۆکسیش، ئەگەر کەسیش وەکو پرۆکسی و جاش نەیان کڕێ ببنە چەتە، چونکە چەکدار
بەردەوام ئەو پۆتانسیەلی تێدا هەیە ببێتە چەتە. من بەخۆم چەکداریم کردووە و لە ناو ڕێخستنێکی زۆر بە دیسپلیندا چەکداریم کردووە. ڕێخستنێک کە لە 24 سەعاتدا درۆنیە ئەگەر بڵێن بەلای کەمی 12 سەعاتی پەروەردە و گفتوگۆ بووە کارم کردووە، بەڵام نەمانتوانیوە بە تەواوەتی ڕێ لە چەتەگەرایی بگرین. بەردەوام چەتەگەرایی لە ناوماندا هەبووە. زۆر کەس نازانێ، ئەمانە لە تەلەڤیزیۆنەکان دە تەماشای ئەو ڕێکخراوە دەکەن، نازانن. ئەمانەی لە دوورەوە بەتەنیا حەکایەتە خۆشەکانیان بیستووە نازانن، بەڵام ئەمە ڕاستی نەبووە، ڕاستی نەبووە. بەردەوام چەتەگەرایی هەبووە و لە هەمان کاتدا ئەو گروپانە کە بەردەوام لە ناو عەدەسە و زەڕەبینی تیرۆریزمدا دەسوڕێنەوە، چونکە دەوڵەت بە تیرۆریستیان دەزانێت و دەوڵەت دەسەڵاتی هەیە. دەوڵەتی تورکیا ئەتوان دەسەڵاتی بەسەر ناتۆدا هەیە، بەسەر ئەمریکادا هەیە، بەسەر بەریتانیادا هەیە، بەسەر دەوروبەردا هەیە، ئەتوانێت ئەو فەرزیان لەسەردا مەجبور بکات. دەوڵەتێکی وەکو ئێران ئەگەر دەسەڵاتی بەسەر ناتۆ نەتەوە یەکگرتوەکانیشدا نەبێ، بەڵام ئەتوانێت دیسان ئەمە بکە. ئێمە چەند جار ئەڵمانیامان بینیوە لێکۆڵینەوەی لە ئەندامانی حیزبی دیموکرات و کۆمەڵە کردووە، لەبەر ئەوەی گوایە بە قسەی ئێران ئەمانە تیرۆریست ئەبینی. یعنی لە کاتێکدا دوو دەوڵەت بازرگانی دەکەن، ئەگەر ئێرانیش بێ، ئەگەر دژمنی ئەوروپاش بێ لەناوکەوانە، ئەکرێ ئەوە ببێتە هۆی ئەوەی کە ئەتۆ مارجینال بێ، واتە ئەوروپاش بەلاوە بنێ وەکو گروپێکی مارجینال و تیرۆریست و تێهەڵدراو سەیرت بکە. ئۆجەلان ئەمڕۆکە ئەمەی ناوێ بەگشتی ئامانجی ئۆجەلان هێشتنەوەی ڕێکخراوێکە، ڕێکخراوێکە، ناڵێم ڕێکخراوەکە، ڕێکخراوێکە بە دیزاینێکی دیکە، بە عەقلیەتێکی دیکە، بە مۆدلێکی دیکە، بە شێواز و مۆدلێکی دیکە کە هیچی لە بزوتنەوەی کوردایەتی ناچێ. کەواتە ئێستا کە دەبێت چاوەڕێی چی بین؟ چاوەڕێی ئەوە بین کە بەرپرسیارانی دەوڵەت بە تایبەتی بەشی بیرۆکراسی ئەردۆغان، بەشی بیرۆکراسی، یعنی ئێستاکە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی مؤسساتی وەکو جاران نییە. دەوڵەتێکە تەماشا دەکەین سەرۆک کۆمارێک حکمی دەکە، حکمەکەی مطلقە، و لە دەوروبەری سەرۆک کۆماردا حیزب نەماوە، ئاکپارتیش نەماوە، بەتەنیا قاوغێکە، پاکەتەکەیە، ناوەڕۆکی هیچی تێدا نیە. لە دەوروبەری ئەردۆغاندا کۆمەڵێک بیرۆکرات هەنا و ئەو بیرۆکراتانە بەشێکیان هەرقەت ئاکپارتی نەبووینە. ئەمانە لە دەوروبەری لە جیاتی پەرلەمان، لە جیاتی ئاکپارتی پێشوو، ئاکپارتی سەردەمی عەلی بابەجان بۆ نمونە، کە لە بواری ئابووریدا بەقەد دەوڵەتێک لێکۆڵینەوەی دەکرد، ئاماری ساز دەکردن، هێرکە لە بازار بۆ گران بووە، بۆ نییە، بۆ کەمە، چۆن ئەتوانین هێرکە زۆر بکەین و هێرکە هەرزان بێ بۆ نمونە. لە هەموو بوارێکەوە لێکۆڵینەوەی زۆر زۆر گەورەیان دەکردن و لەسەر مێزەکەی ئەردۆغانیان دادەنا. ئێستاکە ئەمە نەماوە، ئێستاکە کۆمەڵی بیرۆکراتن، بیرۆکراتەکانیش بە پێی بەرژەوەندی خۆیان شتەکان دادەڕێژن، بە پێی بیرکردنەوەی خۆیان شتەکان دادەڕێژن و ئەمان لەم قۆناغەدا چیان گوتبێ ئەمە دەرچووە. قسەکانی ئەمان تەنانەت قسەکانی کەسێکی وەکو دەوڵەت باخچەلیشی تێپەڕاندووە. هەر لە بۆ هەندێک کەسێک لەلایەن بۆتە بنیشت باسی دەوڵەتی قوڵ دەکەن، دەوڵەتی قوڵ دەکەن، بەڵام لە ناو دەوڵەتی قوڵدا کۆمەڵێک نوانس هەنە، کۆمەڵێک وردەکاری هەنە. ئەو وردەکاریانەگە باس نەکەیت تو لیان تێناگەی. ئەو وردەکاریانە چین؟ ئەمەیە کە باسم کرد. دەوڵەتی ئێستا، دەوڵەتی قوڵی ئێستا دەوڵەتی قوڵی جاران نییە. دەوڵەتی قوڵی ئێستا کۆمەڵێک بیرۆکراتن لە دەوروبەری ئەردۆغاندان و ئەوانە زیاتر بڕیاردن. ئەمانە چیان وتبی لە کۆتاییدا قۆناغەکە وا دەرچوو، نەقسەی ئۆجەلان، نەئی پەکەکە، نەئی دەمپارتی و نەئی ئاکپارتیەکان، نەئی دەوڵەت باخچەلی، هیچیان دەرنەچوونە، ئەمە دەرچوو. کەواتە لە قۆناغی یەکەمدا نەبوو پەکەکە، نەبوو گەریلاو، نەبوو بەرپرسیارە گەورەکانی و نەبوو ئۆجەلان هیچ یاسایەک لە ئارادا نییە. بەتەنیا لە قۆناغی یەکەمیندا ڕنگ بێ بەتەنیا ئەوانەی ئەوروپا بگەڕێنەوە، ئەمانەی قەتچیان هەڵنەگرتووە، ئەوە ئەمانە ڕنگ بێ بگەڕێنەوە تورکیا. بەڵام
وەکوتم ئەوە واتای ئەوە نییە کە لە ئایندەدا ڕوونادا دەرگەکە کراوەیە لە ئایندەدا ڕوودەدا ڕوونادا و لە ئایندەدا ئەکرێ ڕووبدا ئەکرێ ڕوونەدا ئەکرێ پرۆسەکە لەبار ببرێ هێشتا پرۆسەکە پۆتەنسیلی ئەوەی تێدایە لەبار ببرێ هێشتا دەوڵەتی ناڕازی هەنا لە ناوچەکەدا ڕەنگ بیان هەوێ کارتی کورد بەکاربێن ئێرانمان هەیە ئەتوانی بەکاری بێنێ ئیسرائیلمان هەیە ئەتوانی بەکاری بێنێ بەریتانیامان هەیە ئەتوانی بەکاری بێنێ ئەمریکاشمان ئەوش ئەتوانی بەکاربێنێ لە دێوانەکانی دۆناڵد ترامپ ببین جارێکە ئەڵێ تەلەفۆنم بۆ کوردەکان کرد زۆریان پێخۆشە زۆر مەمنون بوون چەکمان پێداون فلان لە لایەکی کەش جارێکی کەش ئەڵێ ئەوانە دزن هیچ باوەڕێن بەواننی ئەوانە ناتوان شەڕ بکەن کۆنگرێس ئاڵێ ئەگە پارەیان پێ بدەین شەڕ دەکەن سوکایەتیان پێدەکە بەڵام بەڕای من هیچیان بۆ ناکرێت ئەو وەقسە دەکە کەواتە کێشەکە لێرەدا کێشەیەک هەیە کێشەکە چیە جگە لە تێگەیشتنی لە بۆ ئەو هەموو قۆناغە کە بە وردەکاریەوە باسم کرد جگە لەو کەسانێک کە بەپی کاتە گۆڕی زۆر جیاواز خوێندنەوە بۆ بابەتەکە دەکەن لە هەمان کە دەکێشەکە یعنی بابەتەکە ئەوەیە لە ڕووی واقعیەتە ئەمڕۆ بەتەنیا ڕنگ بێ هەندێک کەس لە ئەوروپا بگەڕێنەوە بە پێی زانیاریەکانی من جامتا و باوڵەکانی خۆیانشیان ڤالیسەکانی خۆیان حازر کردووە بەڵام کێشەکە لەوەدای ئەمانە چێن کە دەگەڕێنەوە ئەمانە زیاتر ئەمانن کە تەکەکە چەندین ساڵە لە دەوروبەری کۆنگری نەتەوەی کۆی کردوونەتەوە عقلێکیان هەیە عقلێکی ناسیۆنالیستیە یعنی بە معنە پاسۆکیەکەی بە معنە کاژیکیەکەی بە معنە ژێکافیەکەی لە هەمووی باشتر بە معنە ژێکافیەکەی سەردەمی کۆماری کوردستان بیر دەکەنەوە عقلێتەکیان عقلێتی ئەم سەردەمەیە ئێستا کە جامتاکانیان حازر کردو بۆی بگەڕێنەوە تورکیای بێتێرۆر بەڵام لە هەمان کاتدا ئەمانە جامتایەکی دیکەشیان هەیە کە بەردەوام لە لۆزانە ئەسنە لۆزان باس لە حەکایەتێک دەکەن کە هیچ پەیوەندی بە کوردەوە نییە هیچ پەیوەندی بە کوردەوە نییە و هیچیان لە لۆزان تێنەگەشتونە ئەخر لە لۆزان چ بەندێک هەیە کە پێمان بڵێ ئەو بەندە پەیوەندی بە کوردەوە هەیە باشە ئەوە دوێنێ برادرێک دەیگوت باشە ئەوە گریمان پەیوەندی بە کوردەوە هەبوو گریمان پەیوەندی بە کوردی تورکیا بە کوردی عراق بە کوردی سووریاوە هەبوو چ پەیوەندی بە کوردی ئێرانەوە هەیە بۆ خاتری خۆ تەماشا دەکەین بەردەوام جەماعەتێکی نزیک پارتی کە ئەبوچی چوێە و جەماعەتی پێیان دەوترێت فدراسیۆن و مدراسیۆن و ئەمانە زیاتر لە باکووری ئەوروپا و لە وڵاتانی ئەسکەندە نافیا زۆرە ڕێخستنێکیان هەندێک زار ئەنە کەسیان لەگەڵدایە ئەمانە لەگەڵ خۆیان دەبن دەستنە لۆزان باس لە شتێک دەکەن کە هیچ پەیوەندی بە کوردەوە نییە و یەکێکشن جەماعەتی کۆنگری نەتەوەی نزیکی پەکەکەن کە ئەوانیش دەستنە لۆزان هیچ پەیوەندیی بە کوردەوە نییە و خوێندنەوەی ئەوان و خوێندنەوەی تورکە ئەنوەر پاشاییەکان وەکو یەکە دەربارەی لۆزان و ئێستاکە هەر ئەمانە جامتاکانی حازر کردێ بگەڕێنەوە تورکیای بێتێرۆر ئەوە حاڵەتێکی هەیە کە دەبێ بە نیگەرانیەوە تەماشای بکەین ئەویش ئەوەیە کە ئەمانەی ئێستا کە دەستنەوە تورکیا و ڕێگەیان لە پێش کراوەتەوە ئەمانە عقلەکەیان لەگەڵ عقلیەتی ئۆجەلان عەرز و عاسمان لە یەکتر جیاوازە بەڵام بەتەنیا ئەمانە ڕێگەیان لە پێشدا دەکرێتەوە ئەوانی دیکە ڕێگەیان لە پێش ناکرێتەوە لە قەندیل ماوەیەک دەمێننەوە و ڕنگ بێ ڕابسپێردرێنە یەکێتی و پارتی بۆەوەی کۆنتترۆل بکرێت چونکە لەوێ ئەوانە لە قەندێن خۆ ئەگە چەچیان نەبێ هەر گورگ دەیانخوا و ورز دەیانخوا دەبێت چەچیان نەبێ لە قەندیل ئێرانیشیە لە قەندیل دەستی ئیسرائیلش دەگاتە قەندیل ئێمە کەناڵی N12 ئیسرائیلمان نەبینی لە ناو تونێلەکانی پەژاکدا ئایا ئەمانەش مەترسین ئەمانەش مەترسین بێگومان ئەمە وەکوتم خاڵێکی نیگەرانیە و لە هەمان کاتدا خاڵێکی دیکەش هەیە کە ڕنگ بێ لە ناو حیساباتی پەکەکەدا هەبێ یعنی لە حیساباتی ئۆجەلاندا هەبێ ئۆجەلان دەزانێ کە دەبێ
ڕێخستنێکی کوردان بپارێزترێ بەڵام ئەو ڕێخستنە هەروەکو باسم کرد مۆدێلەکەی ئامانجەکەی استراتیژیەکەی عقلیەتەکەی کولتورەکەی ئەخلاقەکەی شێوازەکەی میتۆدەکەی هیچی لە بزوتنەوەی کوردایەتی ناچێ نە لە شێخ مەحموود نە لە کۆماری کوردستان نە لە بزوتنەوەی بارزانانی نە لە کاژیک و پاسۆک و نە لە بزوتنەوەی کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان و ڕێخستنی ژێر عەرز و ژێر زەمین و ئەم شتانە و نە لە بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوە ئیسلامیە سیاسیەکان و ئەوانەی ئێستاکە لەسەر سۆسیال مێدیادا بێ باوک و دایکمانە قاچێکی دەستێکی خۆیان بە پەکە هەڵپەساردەوە و عەقلەکەشیان عەقلیەتی کاژیکە و نە دەبێ لە بزوتنەوەی پەکەکەی کۆن بچێ یعنی مەبەستمانە مەزلوم دۆغان و خەیری درم و شوعان ئەمانە هەمویان دەستنە مێژوو و لە ناو ئەمانەدا تەماشا دەکەین ئەو جەران دەزانێت ئەگەر ئەمە بکە ئەو فراکسیۆنەی ئێستای تێک دەچێ مەبەستمان فراکسیۆنی هەدەپە دەمپارتی ئێستایە چونکە دەمپارتی ئێستا هەدەپەی ڕابرد و دەپی پێشوو ئەمە فراکسیۆنێک بوون لە چێ پێکداهات یەک چەپە کوردەکان دوو چەپە تورکەکان عەلەویەکان خەڵکی دیموکرات فێمینیست هاوڕەگەز خوازەکانیشی لە ناودا بوونە ئەگەر زۆر زۆر کەمیش بێ ئیسلامیەکانیشی لە ناودا بوونە لە ناویدانە وە لە هەمووی گرنگتر لە دوو گروپ پێکدێن ئەو گروپانە گروپە ناسیۆنالیستەکانن و ئەو گروپە ناسیۆنالیستانە بەشێکیان زۆر نزیکی خەتی بارزانی بەشێکیان زۆر نزیکی خەتی پەکەکەی ناسیۆنالیزمی پەکەکە ناسیۆنالیزمی چەپ لە باشترین حاڵەتدا ئەتوانین بڵێن باشە ئەمانە چ دەکەن ئەمانە نابنە کێشە بەڵێ بنە کێشە ئەمانە ئەگەر لە توانایان بێ جیا نابنەوە هەرچەندە ئەوانەی هەتاوەکو ئێستا بینیومانە چێ لە پەکە جیابووتەوە مردووە بەهێزترینیان نیزامەدین تاش و عوسمان ئۆزەلام بوو لە دوایی دەتوانیان بەتەنیا ماڵپەڕێک دروست بکەن یەک ماڵپەڕ هیچی دیکە بۆ دروست نەکرا ئێستا کە نیزامەدین تاش وابزانم نیزامەدین تاش و جەماعەتەکەی پەروەردە دەدەنە هێزی زرێڤانی هیچی دیکەیان لەدەستدانیا عوسمان ئۆزەلامش کۆڕۆنا لێیدا گەڕایەوە بۆ باوەشی خوا باسی مردووان نەکەین بەڵام وەکووتمان لە دەوروبەری ئۆجەلاندا لە دەوروبەری حرەکەتەکەدا لە دەوروبەری پەکەکەدا و بە تایبەتیش کەنەکەیەکەی کە بەخۆی پەکەکە بەخۆی کردوتە بەڵا لەسەری خۆیدا ئەمانە هەروەکووتم دەبێ ئەمانە چارەسەریەکیان لە بە بدۆزێتەوە ئایا ئۆجەلان دەستی دەڕواتە بەو شێوێ دەستی دەگاتە عوسمان بایدەمیر و ئەمانە نا دەستی دەکاتە شوان پەروەر و ئەمانە نا بەڵام دەستی دەکاتە زوبێر ئایدار و ڕەمزی قارتاڵ و ئەمانە بە ئاسانی دەگیردرێن هەلە بۆ هەندێ ڕنگ بێ ئەمانە یەکی منجار بگەڕێنەوە تورکیا و پرۆسەکە بەو شێوەیە دەست پێ بکە و بەو شێوەیە بەشێک لە مەترسیەکە وەلاوە بنرێ مەبەستمان مەترسی ناوخۆییە یعنی ئەمانەی عەقلیەتێکی ناسیۆنالیستیان هەیە عەقلیەتەکەیان لەگەڵ ئەو عەقلیەتی ئۆجەلان بە هیچ شێوەیەک ناگونجێ ئەوەی ئۆجەلان بیرێ دەکاتەوە لەگەڵ ئەمە ناگونجێن و ئەمانە دەبێت بگەڕێنەوە تورکیا ئەمانە باسک و شانی خۆیان تۆزێک با دەدەن و هەندێک کە چەپڵیان لە بۆ لێدا ئەوانش کەیفیان پێدێت چونکە 20 ساڵە لە گەڕێکێک لە بڕۆکسل کەوتون ڕنگ بێ ئەمانەش بەمە ڕازی ببن بەو شێوەیە بەشێک لە مەترسیەکە دەڕەوێتەوە بەڵام دەبێت لە بۆ ئایندەدا ئەتو پرۆژەیەکت هەبێ لە بۆ ئەوانەی دیکەکە لەناو دەمپارتینە لە دەرەوەی دەمپارتینە لە بۆ ئەوانەی وەکو عوسمان بایدەمیر و ئەمانە لێرەدا ناوەکان دێنم مەبەستم لە تەعشیرکردن و ئەمە نییە مەبەستم لە ڕوونکردنەوەی بۆەوەی لە بۆتان زیاتر ڕوون بێتەوە مەبەستم لە سۆبجەکتیڤکردنی بابەتەکەش نییە بەڵام من کەسێکم بەبێ یعنی لە پشت پەردە قسە ناکەم بە ئاشکرا بەڕاشکاوانە قسەتان لەگەڵ دەکەم
و ئەمانەش دەبێت چارەسەریەکیان لە بۆ بدۆزرێتەوە ئەوانە کە چوونەوە ناو تورکیا بەو قۆناغە ڕازی دەبن بەو پەرەدیگمای ئۆجەلان ڕازی دەبن کە ئۆجەلان و دەوڵەت ڕازی بوونە بەمەدە ئیتر بەو شێوەیە دەچمە ناو بابەتەکە بابزانین ئەمڕۆکە دەرئەنجامی کۆبوونەوەی پەرلەمان چی دەبێت دێمە سەر پرسیارەکانتان هیوادارم پرسیارەکانتان بە تەنیا پرسیار بن. ئەوەی کاک دیار باسی کردووە بە بینمە سەرشاشە ئەمە بابەتێکی گرنگە ڕنگ بێ بۆچوونی من لە بۆچوونی کاک دیار عمەر جیاوازتر بێ لەو بارەیەوە ئەمە هەموو حیسابەکە نییە ئەمە هەموو تابلۆکەی تورکیا نیە لە ناو تابلۆکەی تورکیادا حیسابێک هەیە لە بۆ دوای ئەردۆغان چی ڕوئەدا لەمەدا حسابێکی زۆر گرنگەیە دەبێ ئێمە ئەمەش ببینین لەمەدا تەماشا دەکەین لە ناو بنەماڵی ئەردۆغاندا ئامادەکاریەکەیە کوڕەکەی زاواکانی لە دەوروبەری ئەردۆغاندا حاکەن فیدان و وەزیری ناوخۆ ئەمانە حسابێکیان هەیە بەڵام لە دەرەوەی ئاک پارتی و لە دەرەوەی حکوومەتدا حسابێکی دیکەی هەیە کە حسابەکە زۆر گەورەترە لە ئوزگر ئۆزەل و ئیکرەم ئیمامۆغڵ و ئەمانە حسابەکە ئەوەیە کە ئێستا کە ئێمە دەبینین ئاکەپەیە کۆنەکان عەلی بابەجان و عەبدوڵڵا گوڵ و حوسێن چلیک و دامەزرێنرانی سەرەکی ئاکەپە ئەوانەی کە لە ئەردۆغان زیاتر لە ڕووی تیۆری خزمەتیان کردووە و بەرنامەکانی ئاکەپەیان نووسیوەتەوە ئەمانە لە دەرەوەی دەسەڵاتن و ئەمانە تەماشا دەکەن زۆر نزیکی یەکترن ئەمانە دەرگایەکیان کردوتەوە بۆ ئەوەی جەهەپەی ئەتاتورک کە ئێستا کەماڵ ئەردۆغان دایکی دەستی کەماڵ قەلوجدارۆغڵ بەجێ بێڵن و جەهەپەیەک کە دروست بێ ئەو جەهەپەیە لەوەی زیاتر ناسنامەی ئەتاتورک چێتی خۆی دەپارێزێ ناسنامەی نیشتیمان پەروەری خۆشی دەپارێزێ بەڵام لە هەمان کاتدا حیزبێکی هەتا ڕادەیەک ئەتوانی بڵێ حیزبێکی ناوەندیە سنتراڵە بۆ ئەوەی بتوانێت هەموو خەڵکەکە لە دەوروبەری خۆی کۆبکاتەوە تەماشای لێدوانەکانی ئوزگر ئۆزەر بکەن بەردەوام ئەڵێ چوینە مزگەوت نوێژەکەمان کرد ئێستا کە گەڕاینەوە بەو شێوێ باس لە حەکیاتەکانی دەکا و ئەمە دەیەوێ خەڵکی کۆنسەرڤاتیڤ و خەڵکی ناوەند گەرایی جگە لە خەڵکی چەپ و ئەتاتورکچی و ئەلمانیش لە دەوروبەری خۆی کۆبکاتەوە ئەمە ڕنگ ببێتە هەوێنێک بۆ ئەوەی لە ئایندەدا لەگەڵ ئەوانەی کە لە ئاک پارتی تۆراون و لە دەرەوە کار دەکەن لەگەڵ ئەمانە یەک بگرنەوە وەش بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی گەورەتر پێک بێنن ئەمە زۆر گرنگە ئەردۆغان توانی جەهەپە پارچە بکە بەڵێ بەڵام ئێستاکە لە 93 ئەندام پەرلەمان لە لای ئوزگر ئۆزەل و ئوزگر ئۆزەل حیزبێکی نوێی دروست کردووە کەمان قەلوجدارۆغڵ و 20 کەسێکی لەگەڵمایە ئێستاکەش هەر ئوزگر ئۆزەل حیزبی دووەمینە لە ناو تورکیادا حیزبی یەکەم ئاک پارتی حیزبی دووەمین ئوزگر ئۆزەلە ئێستاکە 93 ئەندام پەرلەمانی ئەمە زۆر گرنگە و ڕنگ بێ لە ئێستاکە لەمە دوا بەدواوە هیچ دەوڵەت هیچ کارێکی بە کەماڵ قەلوجدارۆغڵ نەمابێ و شەقێکی تێ هەڵدەن و کۆتایی پێبێ لە هەڵبژاردننی ئایندەشدا ئێمە دەزانین هیچ بەدەست ناهێنێ لە بۆ هەندێ لە کۆتاییدا لەگەڵ کاک دیار ئەمەیان دیار نییە کە یەکتر دەگرینەوە یان نا پرۆژەکانی ئەردۆغان بەو شێوێن بۆ ڕزگارکردنی قۆناغێکی زۆر کورتە بەڵام لە ئایندەدا ڕنگ بێ پرۆژەی جیاوازتریش هەبن لە دەرەوەی ئێرادەی ئەردۆغاندا ئێمە لە بیرمان نەچێ عەبدوڵڵا گوڵ و جەماعەتێکن زۆر نزیکی بەریتانیانە عەبدوڵڵا گوڵ لە بەریتانیا خوێندووە و هەر ڕووداوێک کە ڕوئەدا پێشتر عەبدوڵڵا گوڵ دەچێتە بەریتانیا ئینجا ڕووەدا تەنانەت ئەو پرۆسەی کە پێی دەوترێت پرۆسەی چارەسەرکردنی پەکەکە دوای ئەوە هاتە ئاراوە کە کەم کەس باسی دەکا ویانیش سەرنجی کەم کەسی لەسەرە پێش 3 مانگ پێش قسەکانی دەوڵەت باخچەری عەبدوڵڵا گوڵ 2 جار بەپەلە و بە نهێنی سەردانی بەریتانیا کردو گەڕایەوە کە هیچ دەسەڵاتێکی لەناو تورکیادانە ئەمە مانای چی
ئەمە زۆر گرنگە. لەم قۆناغەدا کاک نیوفریدۆم هیچ شتێک وەکوتم لە بەو مەسەلەی کورد نییە، بەڵام کۆتایی هێنان بە مەسەلەیەک کە پەردەپۆش کراوە بە تیرۆر، کۆتایی هێنان بەمە و ئەتۆ کە کۆتاییت بەمە هێنا هەر هیچ نەبێ ئەو بربەستە تیرۆرت لە پێش دەڕواوە، ئەمە ڕێگا لە پێش ئەوە دەکاتەوە کە تۆ بتوانێت کارێک بکەیت لە بۆ کوردان لە سوارچێوەیەکی یاساییدا، هەر لە بۆ هەندێک ئەمە بە تەواوەتیش بە بچووک نەبیندرێ، بەڵام بە تەواوەتی ڕاستە ئەمە ئێستاکە پەیوەندی بە کوردەوە نییە، بەڵام ئەوە واتای ئەوە نیە لە قۆناغی ئایندەدا پەیوەندی بە کوردەوە نابێت. جارێ پەژاک چی بەسەردێ هیچ دیار نییە، نازانم، منیش نازانم، جەنابیش نازانی، کەسیش نازانێ، و ئەمە پەیوەندی بە قۆناغەکانی ئایندەوە دەبێت، پەیوەندی بە ئێرانەوە دەمینێ، ئێران لە پۆزیسیۆنێکدا جێ دەگرێ، ئێران و ئەمریکا ڕێک دەکەون لە کۆتاییدا ڕێک ناکەون، تا چەند ڕێک ناکەون، تا چەند ڕێک دەکەون، لەسەر ئەوە دەمینێ و لە ئێستادا من دەرفەتێک لە بۆ پەژاک نابین، لە ئێستادا هیچ دەرفەتێک لە پێش پەژاک نابین، ئەو بۆ سونی منە، بەڵام دیار نییە. پەکەکە چەک لە شانی چەپەوە دەباتە ڕاست، نا پەکەکە پابندی قسەکانی ئۆجەلان دەبێت، لە دەرەوەی قسەکانی ئۆجەلان شتێکی دیکە بەدەستدا نییە، مەگەر ئۆجەلان ڕازی نەبێ بە پرۆسەکەدا و خۆی بێدەنگ بکە، بێگومان ئۆجەلان ئەو کاتە ناڵێتە پەکە بڕۆن چەکەڵگرن، بڕۆن لیاندن، بڕۆن بیان کوژن، بەڵام ڕازی نەبێ، ئەو کاتە کە ڕازی نەبێ ئۆتۆماتیک ڕێکخراوی پەکە ئەمە دەخوێنیتەوە، بەڵام چ دەکە؟ پرسیارەکە ئەوەیە، چ دەکە؟ ینی چی جیاوازتر دەکات لەو 20 ساڵی ڕابردوودا؟ هیچ. لەوەدا من بۆچوونی تایبەتم هەیە. هیچ شتێک کاک دیار، هیچ ئەمە کۆمنتە، هیچ شتێک نییە بە ناوی شکاندنی کەڕامەتی کورد، ئەوەی کەڕامەتی کوردی شکاندیە مۆدلەکەیەتی باشە، 74 کەڕامەتی کوردی نەشکان، ڕێفراندۆم کەڕامەتی کوردی نەشکان، کاک دیار باشە، گەندەڵی کەڕامەتی کوردی نەشکان، کاک دیار باشە، بە میلیۆنێربوونی نەوەی بنەماڵەی بارزەنیەکان و تاڵەبانیەکان لە لای جەنابەت کەڕامەتی کوردی نەشکان، پرۆسەیەک کە 20 ساڵە خۆ دووبارەکردنەوەی تێدایە و ئۆجەلان دەوێت ئەو پرۆسەیە دیزاینێک بداتێ، ڕنگ بێکەم و کورتی تێدا هەبن و بێکەم و کورتی نییە. من چەندجار باسم کردووە، مرۆڤێک ئەگەر ڕازگۆ بێت دەبێ هەوڵ بدا پەکەکە ڕەخنە بکە، ئۆجەڵان ڕەخنە بکە، تیۆریەکانیشی ڕەخنە بکە، هەموو شتێکی ڕەخنە بکە، بەڵام ئەتۆ بێ ئەو هەموو پرۆکسی بوونە، ئەو هەموو گەندەڵیە، ئەو هەموو بێشەڕەفیەی کوردایەتی نەبینی و ئەمەد پێش شکاندنی کەڕامەتی کورد نەبێ، پرۆسەیەکت پێشکاندنی کەڕامەتی کورد بێ کە هەوڵ ئەدا کورد لە پرۆکسی بوون و لە جاژبوون ڕزگار بکات، بهێنێتە سەر خەتێکی ئینسانی، لەوەدا قەت لەگەڵت دانیم کاک دیار. شتی بۆ پەکە تێدایە کاک نیو فریدۆم، پەکەکە دیزاین دەکاتەوە، پەکەکە ڕزگار دەکات لە قۆناغی دووبارە بوونەوە، خلاص و بڕایەوە. ئایا ئەمە ئەتۆ بەشت نازانی؟ هەر دەتەوێت ئەو پەکەکەیە خۆی بەردەوام دووبارە بکاتەوە، سیدیەکەی لێ بدا و خەڵکیش گۆرانی بێ بڵێن و لێخەن براڵۆ و لێخەنی لە بۆ بڵێن نەخێر، وان نییە. کاک ئاریان شانە بۆ باشە بۆچی ئۆجەلان بە پرۆسەیەکی استراتیژی ناو دەبات بەڵام هیچ پەیوەندێکی باشی بۆ کورتدا نییە؟ ئایا ئەمە تەسلیمبوونێکی ڕەهایی نییە؟ من بە تەسلیمبوونی نازانم، من بەوەی دەزانم کە ئەمە
پراگماتیزمە ئۆجەلان ئەمڕۆکە نەپەکەکە نە ئۆجەلان نەکورد لە پێگەیەکدا نیە لە بەرامبەر تورکیادا شتی لەسەر فەڕز بکە ئەتۆ کە لە پێگەیەکدانی شتی لەسەر فەڕز بکەی تورکیایە کە میوانداری لە کۆبوونەوەی ناتۆ دەکا تورکیایە کە میوانداری لە دۆناڵد ترامپ دەکا تورکیایە کە میوانداری لە ستارمەر دەکا تورکیایە کە پۆتانسیلی نێوبژیوانی تێدا هەیە لە بینی رووسیا و ئۆکرانیادا تورکیایە کە پۆتانسیلی هاوسەنگی تێدایە لە بەرامبەر ئێراندا لەم ڕۆژەدا تو ناتوانانی بەبێ بایەخ بیبینی ئەو تورکیای چتەیە ئابوووریەکەی خراپە ئەمە شتێکی دیکەیە ئەتۆ لە بەرامبەر ئەوەدا هیچ پۆتانسیلێکی دانیە هیچ شتێک فەڕز بکەی لەسەر تورکیادا و هیچ شتێک فەرز بکەیت لەسەر متتەفیقەکانی تورکیادا ئەمە خۆبەتنی ئەردۆغان نیە کاکە تۆمەس بارێک شوا دەڵێ دۆناڵد ترامپ شوا دەڵێ کەواتە ئەتۆ دەبێت سیاسەتێکی پراگماتیزم بکەیت خۆت لەگەڵ وەزعەکە بگونجێنی بەرپرسیارەتی ئۆجران جیاوازە لە بەرپرسیارەتی من و تۆ کاک ئاریان شانە بەرپرسیارەتی پەکەکە جیاوازتر لە بەرپرسیارەتی من و تۆ ئێمە توانین لەسەر فێسبوک بە کەیفی خۆمە قسە بکەین هیچ بەرپرسیارەتی نییە بەڵام ئەوان ناتوانن ئەوان حیسابات و کتاباتی دیکەیان هەیە لەو چوارچێوەیەدا ئینسان بیر بکاتەوە باشتر دەبێ بەڕای من سپاس داوای لێبوردنەکەم لە ئەوە جار یەکەمە ژێرنووس بەکاردێنم بەڕاستی برادێک پێیوتم بەکاربێنە دیارە بەهاڵە بەکارمێنەوە کاک دیار کاک فریدۆم ئێوە پرسیارتان زۆر دووبارەکردنەوە کاک سامان دیار و میر بەخوای نەمانی پەکەکە من بە سەرکەوتنی کوردی باکووری ئەزانم لە ڕوانگەی تۆنا کاک سامان کۆچەر کە کەم تا زۆریە یەکتری لێرە دەناسین بەڵام لە ڕوانگەیەکی گشتیدا هەڵوەشانەوەی پەکەکە و دیزاین بوونەوەی بزوتنەوەی کوردی منیش پێم وایە لە بەرژەوەندی کوردایە ئەو پەکەکەی ئێستا لە بۆ کوردی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و مەریخ و شتیوە ناتوان هیچ شتێک بکە لەگەڵت دامە وەڵا کاک سامان داوای لێبوردن دەکەم ئەتۆش لە ناو گروپە بێ ئومێدیەکاندای ئەوەی ئێستا کاپەکەکە دروستی دەکە دوور نییە لە برایەتی گەلان برایەتی گەلانیش هیچ کەم و کورتێکی تێدا نەبووە ئەوەی دەگوترێ و دەکرێت ئەمە هەندێک ئاژانسی ئیستیخباراتین لە پێناوی هەندێک ئەژێندا بەکاری دێنن هەم ئەژێنداکانی بۆ ڕەواجپێدان بە مەحەلیەتی دەواجینی کوردایەتی بۆ ئەوەی دەواجینەکەی کوردایەتی بژێنەوە کە ئێستاکە قەیرانی بنزینیشی هاتۆتە سەرەوە قەیرانی کارەباشی هاتە سەرەوە و لە هەمان کادا ڕەواجیدان بە پرۆکسی ئیسرائیل بوونە ئەگەر نابرایەتی گەلان هیچ کێشەیەکی لە بۆ کورد دروست نەکردووە ئەوەی لە ڕۆژ ئاواش دەوترێ هەمووی درۆ دەڵەسەیە لە ڕووی زانستیەوە هیچ پەیوەندێکی بە برایەتی و برادایەتی گەلانەوە نییە خۆی پەکەکە برادایەتی گەلانی نەکردووە هەر نەیکردەوە نەیزانیوە بیکە ئەمن باسی ڕەمزی قەرتاڵ و سوبەر ئایدەرد بۆ دەکەم کە قاچێکیان لەگەڵ برادرانی پارتی لەگەڵ برادرانی ئەبوچیچە ئەوانە لە لۆزانە ئەوە کەینێ برایەتی گەلانە بۆ خاڵی خۆ پەکە نەیکردووە ئەمە هەندێک کەس لە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دێن دژی پەکە ئەجەندایەکی وە قسەیەکی ئیدۆلۆژی پرۆپوچە بەڕای من داوای لێبوردنەکەم بە تەنیا ئێستا ئەوانە دەخوێنمەوە کە جیاوازن عیماد حەکیم بزانم چی نووسیوە کاکی واز سەردانەکەی سەرۆک وەزیرانی عێراق بۆ تورکیا وەک باز دەکرێت پەیوەندی بە بنکە و بارگاکانی تورکیایە لە خاکی عێراقدا خوێندنەوەی بەڕێستانسیە بۆ ئەم سەردانە بێگومان ئەمانە لە ئارادان عێراق هەتاوەکو ئێستاش هەتاوەکو ئێستا خاڵێکی زۆر لاوازەکەی ئاو و ئێستا کە لەگەڵ شەڕی ئێراندا خاڵی گواستنەوەی پەترۆلیشی هاتووە سەرکامە لە ڕێگەی تورکیا دەکرێت و ڕێگەی گەشانەوەش هەر بە تورکیا تێدەپەڕێ پرۆژەیەکی تورکیا بەڵام لە بینی عێراق و
تورکیادا ئەنجام دەدرێت تەنانەت ئەگەر لاو خاچی سووریاشدا بەشێکی بڕواتە دەرەوەیانی بەشە سەرچیەکەی هەر پەیوەندی بە تورکیاوە دەمێ هەردوو وڵات پێویستیان بەیەکە دەبێ هەردوو وڵات لەو بارەیەوە لەگەڵ یەکتری سازش بکەن ئێستا کە هەتاوەکو پرۆسەکە تەواو دەبێ و ئەنجامێکی تەواو دەگرێ نابێ ئێمە چاومان لەوە بێ کە ئەو جێگیانەی تورکیا داگیری کردوونە چۆلیان دەکە ڕنگ بێت چۆلیان نەکە بۆ چۆلیان نەکە چونکە ئێمە وتمان تورکیا ئێستاکە ئامادەیەکی ئەوەی تێدا نیە جەمیل بایق و دوڕانقاقان و مراد قەڕەلانیش بگەڕێنێتەوە و لە نەورۆزدا قسەیان بکەن و سینجی خۆیان دەرپەڕین دەیگەی دەبێ ئەوانە لە شەق لە جێگەیەک دابن ئەوانە ناسنە سلێمانی ناسنەوە لێر لە قەندیل دەمێننەوە کە لە قەندیل بمێننەوە لە هەمان کەدا لەوە دەترسێ ئێران بەکاریان دێنێ بەریتانیا بەکاریان دێنێ ئیسرائیل بەکاریان دێنێ ویانیش ئەوان بە خۆیان مەیلێکی چەکداریان دەبێت جیادە بنەوە لە پەکە هەر لە بۆ هەندێک دەبێ ئەوان لە قەندیل بمێننەوە بەڵام دەوروبەری قەندیل واتە گاڕە و مەتینان و ئاڤاشین و هەفتانین و زاپ و ئەو شوێنانە و دەوروبەری شەنگال و ئەو شوێنانە دەبێت گیراو بێ لە بۆ ئەوەی پۆتانسیلیەوەی تێدا نەبێ چەک حرەکەتە چەکداریەکە ئەگەر نیازی شوێن هەبوو بەرفراوانتری بکەن لەو چوارچێوێت تەماشای بابەتەکە دەکەم و ڕنگ بێ بێگومان عراق و تورکیا لەو بارەوە سازش بکەن بەڵێ سوپاسدانەکەم یەک سعاتە قسە دەکەین بە گفتوگۆکانیشتانەوە سوپاس بۆ بەشداری هەر هەمووتان تکایە ڤیددیۆکانمان بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن گرنگی پێ بدەن و لەسەر سۆسیال میدیاکاندان کاتاندا شێری بکەن هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ دەخواست بەربژین ساو سەلامەت